بە بەڕێوەچوونی کۆنفرانسێکە کە لە کۆلێژی پزیشکی زانکۆی زاخۆ کۆنفرانسێکی زانستی بەڕێوە دەچێت کاتێدا دکتۆر نەوفەل ڕەشید ڕاگری کۆلێژی پزیشکی زاخۆ ڕاستەخۆ لە زاخۆ لەگەڵمان دەبێت و گفتوگۆی ئەم کۆنفرانسە زانستیە دەکەین هەڵبەتە لە کۆنفرانسەکەدا گفتوگۆ دەکرێت لەسەر چەند بەشێکی تایبەتی پزیشکی بزانین ئێمە لەم کۆنفرانسەدا بزانین ئەو بەشە پزیشکانی کە لە کۆنفرانسەکەدا جێکراوەتەوە یاخود گفتوگۆی لەسەر کراوەکانمانن ڕاستەخۆ دەچمە لای دکتۆر نەوفەل ڕەشید کە بەڕێزان ڕاگری کۆلێژی پزیشکی زاخۆن دکتۆر نەوفەل سڵاو لێ بێبانی باش زۆر مەمنون سوپاس سپاس بۆ ئامادەبوون دکتۆر سپاس زۆر مەمنون لە کۆنفرانسەکەتاندا کە تێدا لە کۆلێژی پزیشکی زانکۆی زاخۆیە کە تێدا کۆنفرانسەکەی زانستی بەڕێوەچووە دەمەوێت بەسێکمان لە کۆنفرانسەکەت تۆ بکەیت هەروەها ئەو بەشە زانستیانە یاخود ئەو تایبەتمەندی زانستیانی کە لە کۆنفرانسەکەدا باسی لێو کراوە کامانن چی بوون؟ بەڵێ کۆنفرانس ئەمە 4 ڕۆژە پێک دێت هەر ڕۆژێک تایبەتمەندیەکە خۆ هەبوو پەیوەندی هەندێک نەخۆشیە هەبوو ڕۆژە ئەکێ پەیوەندی پر نەخۆشیین دلی هەبوون ڕۆژە دوێن پەیوەندی نەخۆشیە ژنکا و زارۆکایە یا سیێژی غودەت سەماە یا چارێژی و ئەندامێن هەرسەیە هەر ڕۆژێکی دوا ڕۆژادا هەندێک بەکۆلین هاتبوونەکردن سەر مستەوایە جوواکێ مەلزاخە و دهۆکێ و ئەف ئەنجامێ دوانە هاتنە ئاشکراکردن ڕۆژە ئەولیدا نەخۆشیە دلی بەڤەکۆلینە کردبوو دهۆکێ و زاخۆ وسا دیار بوو و نەخۆشیên dilî gelek berbelave taxê cihêla da yani berî nûke em dizanî ku nexweşiyên dilî têne dan emra emrê wane 6 salî pitir belê vekolîne me wisa diyar bû ku di bajêret me da nexweşiyên dilî cihêla da 40 salî 30 salî û 20 saliyê jî dê çê dibin piştî hêngê me hindek vekolî kirbûn ser nexweşiya otîzmê dev biçîka وسا دیار بۆ بۆمە کوبکارئینانە مۆبایلێ gelek kartêkirin heye ser nexweşiya otîzmê û hindî tu mobaylê pitir bikarbînî şans pitire ku ev biçîke he nexweşiya otîzmî bû tewerê siyê nexweşiya jinka bû wisa bûme diyar bû vekolînê me evêt me dihokê çêkirin wisa bûme diyar bû kêm xewî gelek peywendî heye gel ji ber çûna berdewam yani ew jinkên ku her biçîkê wane ji ber çît nexewî an kêm xewî fakterekê giring e divêrê da her wisa vekolîneka da her behsê ji ber çûnê ye wisa diyar bû ku nexweşiyên xwedê gelekê fakterekê serekî ye wêrê da evro tewerê me yê serekî nexweşiyê şekerê ye vekolînek hatbû kirin bajêrê zaxo وسا دیار بوو ku neh sedêş xelkê me zaxo nexweşiya şekerê veşartî heye şekerê veşartî çi ye yani miroveke nizanî sukeriyê lê nizanî nexweşiyê şekerê lê belê lê ye ev jî rastî me tirsîdar e lazim e gelek dîvçûn bêtekirin û lazim e çareseriyek bo vê babetê jî bêhete dîtin çuke neh sedê yani her 10 mirova êk şwana nexweşiyê şekerê hey bê pê bihesiyên ji ber hindî rastiye be me tirsîdar û lazim e dîvçûn hebît û çareseriyek jî bo hebît. Bale kata diyartirî ew nexweşiyanî ke li konferanseke sernabestan lê ku nexweşî şekerê bi amar û rejolatan e ke rejî tûj bûn be nexweşeke bi giştî çendêka تایبەت vekolîne me ser şekerê veşartî ye yani şekerê veşartî ew e ew mirovê bixwe hesiyet ka çend e bes şêweka giştî em şên bêjîn şekere nexweşî şeker nêzîkî 13 sedê ji xelkê me li Kurdistanê û li Iraqê 13 sedê nexweşiyê şekerê heye bes ew tiştê ez behs dikim cuda ye çunkî ev me tirsîdartir e çunkî ez behsî wî tiştî dikim ew ê mirovî nexweşî heye û pê hajî hebît. کاتە دیارترین ئەو ڕێگاچارانی کە ئێوە لە کۆنفرانسەکەتاندا باسی لێ دەکەن کە کۆنفرانسەکەدان 4 ڕۆژ بەردەوام دەبێت ئێوە دیارترین ڕێگا چارەکان بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکە چین و هۆکارەکانی چین ئەو نەخۆشیانەی بتایبەتی کە لە کۆنفرانسەکەتاندا باسان لێ کردو دیارترینیشیان کە نەخۆشی شەکرێ بەڵێ هەر نەخۆشیەک هەر vekolînek ئەوێت مەکرین
راستی ترکیزامە سەرچ بوو یعنی بۆچی مەدویا بێ کۆنفرانسێ بکەین مەدویا بزانین ئاریشێن سەخلەمی جیواکێتمەدا چنە یعنی مەچە ئاریشە هەنە دهۆکێ زاخۆل سلێمانی کوردستانی عێراقی مەچە ئاریشە هەنە تەرکیزامە سەر هەندێ بوو هەر نەخۆشیەک هەر ڤەکۆلینێک مەکری هەندێک فاکتەر هەبوو ڕاستی مەتەن بۆچی نەخۆشی دلیل جحێلا دەگەلەکە مشەیە وسە بوومە دیار بوو جگارە کێشان قەلەوی بێ حرەکە ڕاضەنە ئەvە فاکتەرێکی سەرەکیە بۆ هەندێک و ئەف نەخۆشیە بەربەڵاو بن هەر وەسا نەخۆشی شەکرێت تقریبا عینی فاکتەر هەبوون قەلەوی نەحرەکە ئەف تشەژی فاکتەر بوون و وسە بوومە دیار کرد و ئەف نەخۆشیە دەف مرۆڤ پەیدا بیت وەکی کۆلیژە پزیشکی واجبێمە ئەوە کو ئەم ڤەکۆلینەم بکەین دامزانین ئاریشە چییە پشتی هینگێ ئەم دێ هەندێک ئەف ئەنجامێت خۆ الگەل هەندێک مقتەرەحاتە ئەم دێ تەوجیهکەین بۆ ساخلەمیە زاخ و وەزارەتە ساخلەمیە دا پێنگاو بێنە وەرگرتن چارەسەری بۆڤانە بۆڤا ئاریشا بێتە دیتن چونکی کۆلیژە پزیشکی چارەسەری بدەستێمەنینە ڤەکۆلین بدەستێمەیە و اقتیراحکردنە چارەسەریە بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر نەوفەل ڕەشید ڕاگەری کۆلێژی پزیشکی زاخۆ سپاس بۆتە سپاس بۆی کە لە بانی ڕێک و ساتنی لەگەڵ ئێمە مادە